منارە و قوبە، حرەم و شوێنی نوێشکردن، ڕووبەری بەرفراوان، قەرەباڵغ بە نوێشکەران، دەستنەخش و شێوازی سەرنجڕاکێشی نەخشەسازی، کاتژمێرە دوو دیوەکەی و مەرقەدی یەکێک لە گەورەترین ئیمام و کەسایەتیە ئیسلامیەکان. ئەمانە لە یەکێک لە شارە دەگمەنە ئەندازەی و مێژوەکانی شارستانێتی ئیسلامیدا کۆبوونەتەوە. پایتەختبوونی بەغدا بەم جۆرە جێگە و شوێنانەوە جوانە و تا ئێستاش دڵگیری خۆی لەدەست نەداوە. ئەوێ یەکێکە لە پێگە سەرەکی گرنگەکان لە بواری فکر و شەریعەتی ئیسلامی. ئەمە گۆڕەکەیەتی ئەو لە شاری کوفە لەدایک بووە و بەڕەچەڵک ئەفغانیە. باپیری دوای موسڵمان بوون دوا بە دوای فتوحاتی ئیسلامی لە شاری کابوڵەوە بەرەو کوفە کەوتۆتە ڕێ و هەر لەوێژ نیشتەجێ بووە. بنەماڵەکەیان بازرگانی کوتاڵ بوون. کاتێک کە باپیری ژندەیەنێت کوڕێکیان دەبێت بە ناوی ثابت. پاشان ئەویش کوڕێکی دەبێت کە دواتر پێی دەڵێن ئیمامی ئەبوو حەنیفە. سڵاو ئەم کاتان باش بینەرانی بەڕێز، خۆشحاڵین بە ئەوەی بەڕێز شا دەبینەوە لە بەرنامەیەکی نوێی کەناڵی کێنێن بە ناوی بەرنامەی ماڵەکانی خوا. بەو هیوای لە ڕێ ئەم بەرنامەیەوە کۆمەڵێک زانیاری بە ئێوەی بەڕێز بەخشین لەسەر مزگەوت و ماڵەکانی خوا لە عێراق و هەرێمی کوردستان. ئێمە ئێستا لە شاری بەغداین لە گەڕەکی عەزەمیە لە مزگەوتی ئیمامی ئەبوو حەنیفە. ئەم مزگەوتەی کە ڕۆژانە چەندین خەڵک بۆ زیارەتی مەرقەدی ئیمامی ئەبوو حەنیفەیەن و لێرە تاعەتی خوا دەکەن. بە هیوای ئەوەی سوودێک بگەێنین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست و بینەرمان بن تا زانیاریەکانتان پێ بگەین. بعد ثورة 14 تموز سنة 1958 وسنة 59 أرادوا تطوير المسجد وإعادة بنائه. دوای شۆڕشی 4 تەموزی ساڵی 1950 و ساڵی 1959 هەوڵدرا مزگەوتەکە فراوانتر بکرێ و بیناکەی نوێ بکەنەوە، بەڵام بیناکەیان سەر لە نوێ دروست نەکردەوە. هەوڵێکی نوێشکردن بە هەمان شێوەی کۆنەکە دروست کرا. بۆ نمونە ئەگەر سەیری ئەم دیوارانە بکەیت، هەرێکیان ئەستوورەکەی 2 مەتر دەبێت. ئەمە زۆر کۆنە. هی سەردەمی خەلیفە موڕادی چوارەم و تا ئێستاش ماوە. بەڵام ئەوەی کە گۆڕانکاری تێدا کراوە ئەوەیە کە نەخش لە دیوارەکان هەڵکەندراوە و ئەم ستونە نوێیانی تێدا دروست کراوە. ئەم دیوارە تازانی بۆ دروست کراوە کە ڕەونەق و جوانێکی زیاتریان پێبەخشیوە و تا ساڵی 1970 لەلای ڕووبارەکەەوە واتە لای دەستەڕاستی مزگەوتەکەەوە خانوویەکی زۆری خەڵکی کردرایەوە، خستیانە سەر مزگەوتەکە و بەوەش مزگەوتەکە 2 بەرامبەری خۆی فراوانتر بوو. تطور المسجد بعدها كثيرا. مزگەوتی ئیمامی ئەبوو حەنیفە لە شاری بەغدا یەکێکە لە کۆنترین مزگەوتەکانی ئەو شارە کە مێژوەکەی بۆ ساڵانی 134 کۆچی دەگەڕێتەوە و لەگەڵ مزگەوتەکەدا مەرقەدی ئیمامی ئەبوو حەنیفە هەیە کە زۆرێک لە هاوڵاتیانی عێراق و کوردستان و زۆربەی وڵاتانی ئیسلامی بە تایبەت وڵاتانی ناوچەکە بە مەبەستی زیارەت سەردانی دەکەن. ڕووبەری ئەم مزگەوتە نزیکەی 12,000 مەتر دووجایە و جێگەی زیاتر لە 5,000 کەسیش دەبێتەوە کە نوێژی تێدا بکەن.
بەڵام لە کاتی نوێژی هەینی و بۆنەکاندا دوو ئەوەندە نوێژی تێدا دەکەن واتە نزیکەی 10,000 کەس بۆ نوێژکردن ڕوودەکەنە ئەو مزگەوتە. لەگەڵ دروستبوونی شاری بەغدا و لە ساڵەکانی 1934 و 1935 کۆچی ئەو مزگەوتە دروستکراوە و هەر ئەو کاتەش ئیمامی ئەبوو حەنیفە لەم شوێنەدا واتە لەم مزگەوتەی ئێسادا دەستی بەوانەوتنەوە کردو و هەر لێرەدا چەندین زانای گەورە لە بەردەستیدا پێگەیشتون. بە نمونە ئیمام یعقوبی ئەنساری کە گۆڕەکەی لە تەنیشت مەرقەدی ئیمام موسای کازمە و ئیمام زوفەر و ئیمام محەممەدی کوڕی شەیبانی. ئەوە سەرباریەوەی کۆلێژێکیش بە ناوی کۆلێژی ئیمام عەظەم لە تەنیش مزگەوتەکەوەیە. تا ئێستاش بە بەردەوامی وانەی قورئان خوێندن و خوێندنگای تایبەتی لە مزگەوتەدا بەڕێوە دەچێت. دروستکردنی مزگەوتێکی لەم جۆرە و لەو ساڵانەدا بە ئێستاشەوە جێگەی سەرنجی تەلارسازان و شارەزایانە. ئەم منارەی کە دەیبێنن بە پێی وتەی ئەو کەسانەی کە ئاگاداری مێژووی مزگەوتەکەن بۆ زیاتر لە 400 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە کە تا ئێستاش وە خۆی ماوەتەوە. تەلارسازی ئیسلامی یەکێکە لە شێوازە باوە دیارەکان لە بواری بیناکردن و دروستکردنی بینا باڵەخانەکاندا. ئەگەر لە سەرەتادا ئەو جۆرەی تەلارسازی تەنها لە مزگەوت و دامەزراوە ڕسمیەکاندا بوو بێت، ئەوە دواتر ئەو شێوازە گوازرایە بۆ ماڵان و دوکانەکان و شوێنە تایبەتەکان. لەگەڵەوەی هەندێک جار و بە تایبەت لە کوردستاندا کاتێک مزگەوتێک نۆژەن دەکرێتەوە بە ئامانەتەوە دەستکاری ناکرێت و دەست دەبرێت بۆ خەسڵەت و سیما و تایبەتمەندیە ئەندازەیەکانی مزگەوتەکە. بەڵام ئەم مزگەوتە سەرباری ئەوەی چەندین جار نۆژەن کراوەتەوە و فراوان کراوە، بەڵام شێوازە ڕەسەنەکەی لە دەست نەدا و هەوڵ دراوە لەسەر هەمان تەرازی خۆی دروست بکرێتەوە. ئەم بورجە کە ئەم کاتژمێرەی پێوەیە لە ساڵی 1964ەوە دروست کراوە، بەڵام دروستکردنی کاتژمێرەکە دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1920 و لەلایەن کەسێکی ئەم ناوچەوە دروست کراوە. کاتژمێرەکە دوو ڕووی هەیە و ڕوویەکیان بە کاتی عەرەبیە و ڕووەکەی تریشان بە کاتی فەڕەنساییە کە تا ئێستا ئەم کاتژمێرە لە کار نەکەوتەوە و بە هیچ شێوەیەکیش پاش و پێشی نەکردووە. تاوەرەکەشی 24 مەتر بەرزە. مزگەوتەکە گۆڕەپانێکی گەورەی لە خۆگرتووە کە چەندین دەرگای گەورەی هەیە کە مێژوویشی دێرینی هەیە و چەندین هۆڵی نوێشکردنی گەورەشی تێدایە و شوێنی ئافرەتان و پیاوانیش بەجایە. یەکێکی تر لە دیمەنە سەرنجڕاکێشە جوانەکانی ئەم مزگەوتە ئەوەیە هەر کە دەچیتە ناو مزگەوتەکەوە چەندین شوێندەستی جوان و ئەندازەی دەبینرێت و بەشێک لەو نەخشە سازیانش بۆ ساڵی 1950 دەگەڕێتەوە کە لە سەردەستی چەند شارەزایەکی مەغریبیدا ئەنجام دراون.
بینەرانی بەڕێز ئێمە ئێستا لە مزگەوتی ئیمامی ئەبوو حەنیفە لە ناو مزگەوتەکەین ئەم دەرگایە ئەچێ بۆ مەرقەدی ئیمامی ئەبوو حەنیفە لێرە کە خەڵک بۆ زیارەت لەم دەرگایەوە چێت فەرموو لەگەڵمان بن بینەرمان بۆ ئەوەی کە مەرقەدەکە ببینن. ئێرە مەرقەدەکەیە ئەمە مەرقەدی ئیمامی ئەبوو حەنیفەیە. ئەم مەرقەدە تەمان ڕۆژانە بە سەدان کەس یەن بۆ زیارەتی ئەم مەرقەدا لێرە بە چواردەوریە ئەسوڕێنەوە دوعا ئەکەن، دوعا و نزای خۆیان ئەکەن، خێر ئەکەن، هەر کەسێک مرادێکی هەبێ، هەر کەسێک نیەتێکی یان نیازێکی لە دڵا هەبێت بۆ بە عادەتێک کێن لێرە ئەپاڕێنەوە و لێرە نوێژەکەن و تەعەلەخوا ئەپاڕێنەوە بۆیان جێبەجێ بکرێت. یەکێک لە بایەخە گرنگەکانی ئەم شوێنە مەزاری ئیمام ئەبوو حەنیفەیە کە بەوتەی حاجی حەمدی عەزەمی کە زیاتر لە 50 ساڵە لە مزگەوتی ئیمام ئەبوو حەنیفە وتار خوێن و قورئان خوێن بووە. لە ئێستاشدا سەرۆکی قورئان خوێنان و بانگبێژانی کۆلیژی ئەبوو حەنیفەیە. گۆڕەکەی دەست بەجێ دوای مردنی بۆتە مەزارێکی موسڵمانان کە دێنە ئێرە و فاتحا بۆ ڕۆحی دەخوێن و سڵاوی لێ دەکەن. بەڵام شوێنەکە قۆناغ بە قۆناغ ساڵ بە ساڵ گەشەی زیاتری کردووە و زیاترینی گەشەکردنەکەشی دەگەڕێتەوە بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی. فكان الإمام أبي حنيفة يأخذ بالرأي. ئیمامی ئەبوو حەنیفە خوا لێ ڕازی بێ بۆچوونی وەردەگرت و کاری بە قیاسە کرد. یەکەمین کەسیش بوو کە کاری بە بۆچوون و قیاسە کرد. مەزەبەکەشی بۆ ئاراستەیەدا بڵاو بووە. بەڵام هەمیشە دەیوت ئەگەر بینیتان قسەیەکی من پێچوانی فرمودەیەکی پێغەمبەر بوو درودی خوای لەسەر بێ ئەوا قسەکەی من بدەن بەبەردە. كلامي يخالف قول رسول الله صلى الله عليه وسلم فاضربوا بقولي بعرض الحائط. هذه الغرفة والمرقد ئەم ژوور و مەرقەدە لەو کاتەوە کە ئیمامی ئەبوو حەنیفە بە خاک سپێردراوە تێیدا بوونی هەیە و زۆرێک لە خەڵک و لە زانایان سەردانیان کردووە. لە نێویشیاندا ئیمامی شافعی خوا لێ ڕازی بێ هاتوۆتە ئێرە و سەردانی ئیمامی ئەبوو حەنیفەی کردووە. ئیمامی شافعی ساڵی 150 کۆچی لەدایک بووە. ئیمامی ئەبوو حەنیفەش ساڵی 150 کۆچی دوایی کردووە. وهذه الغرفة التي يعني هنا تشاهدونها مبنية من حوالي 450 عام. ئەم ژوورەی کە ئێوە ئێستایی بینن نزیکی 450 ساڵە دروست کراوە، بەڵام ساڵ بە ساڵ نوێ کراوەتەوە. دوامین تازەکردنەوەش ئەمەیەکەی بینن لە ساڵ 1959 دابوو کە مزگەوتەکە نۆژە کرایەوە و وێنەکەیشان لە وڵاتی مەغریب بۆ هێنا. ئەم وێنانەی لە مزگەوتەکەدا کێشە. هذا جدد المسجد وجيء بنقاشين من المغرب. لەناو ئەم مزگەوتەدا لە تەنیژ مەرقەدەکەدا ژوورێکی تایبەتەیە کە قورئانێکی دێرینی دەستنووسی تێدایە کە سەردەمانێکە پێشکەش کراوە بە مزگەوتەکە و ئەمەش تەمەنی لەو کاتەوەیە کە تاڵەمووەکانی قژی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشکەش بە مزگەوتەکە کراوە. ئەوەش لە سەردەمی خەلیفە مورادی چوارەمدا و بەل لە 400 ساڵ بووە. لەناو ئەم خەزانەیەدا چەند بابەت و کاڵایەکی بەنرخ و دەگمەنی تێدایە کە پیشانی ئەو وەفدە باڵا و کەسایەتیە ناودارانە دەدرێن کە سەردانی ئەو مزگەوتە دەکەن. ئێمەش دوای هەوڵێکی زۆر توانیمان قایلیان بکەین کە دەرگاکەمان بۆ بکەنەوە و هەموو ئەو کەلوپەلانە ببینین کە لەو خەزانەیەدا بوون. ئەمە قورئانە بە دەست نووسراوەتەوە کە تا ئێستا لێرە پارێزراوە وەکو ئەم بەڕێزانە باسییان کرد. قورئانێکی زۆر قەدیم و زۆر کۆنانی. ئەم شوێنە لە ساتەوەختی مردنی ئیمام ئەبوو حەنیفەوە بە تەواوی بوو بە مزگەوت چونکە پێشتر شوێنێکی بچووک بۆ وەک حوجرە و زانستگایەک بووە. ئەمە شوێنێکی دیارە و لە هەموو دنیای ئیسلامیدا بیسراوە. بەردەوام لە فراوانبووندایە و ژماری خوێندنگە ئاینیەکانی تێدا زیاتر و فراوانتر دەبن. هەر لە کۆلیژ و پەیمانگای فقیەوە تەنانەت فراوانیەکەی گەیشتە دەرەوەی عێراق. بۆ نمونە ئێستا خوێندنگایەکی ئیمام ئەبوو حەنیفە لە تورکیا و لە ئەوروپاشەیە. یەکەمین بەردی بناغی لەو کاتەوە دانرا کە ئیمام ئەبوو حەنیفە لەم شوێنە دانیشت بۆ وتنەی فقه و خەڵک لە دەوری کۆبووەوە. ناوچەکەش پێشکەوت و خانووی تێدا دروست کرا، زۆر فراوان کرا. ئێستاش ناوچەکە مزگەوتی زۆری تێدایە. بە جۆرێک لە دەوری ئەم مزگەوتە نزیکەی 30 مزگەوتی تر هەیە. بینەرانی بەڕێز بە هیوای ئەوەی زانیاریکی پێویستمان دابێ بە ئێوەی خۆشەویست تاکو لەسەر
ئیمامی ئەبوو حەنیفە زانیاریتان هەبێ کە ئیمامی حەنیفە چۆن ژیاوە لەکوێ ژیاوە و ئەم مزگەوتەی کە لێرەشدایە چی گرنگیەکی هەیە بۆ خەڵکی ناوچەکە و دانیشتوانی بەغا و هەموو مسلمانانی جیهان تا بەرنامەیەکە و تا ماڵێک لە ماڵەکانی خوا بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ